بەناوی خودای بەخشندە و میهرەبان لە باس و خواستێکی نوێ لەسەر داوای ئێوەی بەڕێز ئەم جارە دەچینە سەر پیشاندانی هەڵە دیارەکانی وەرزی دووەمی سکوید گیم. پێشەوەی هەڵەکان پیشان بدەین بە لایکی ئەم ڤیدۆ و سەبسکرایبی کەناڵەکەمان پشتگیرمان بن. هەڵەی یەکەم: ئەگەر وەرزی یەکەمی زنجیرەکەتان لەبیر بێت، گیهون هەرگیز چاوی بە شێوەی ڕوخساری فرۆنتمەن نەکەوت، تەنانەت بە ڕووپوشەکەی سەردەم و چاویشی ڕاستەخۆ ئەوی نەبینی بوو، واتە هەرگیز وێنا و خەیاڵێکی بۆی نەبووە. تەنانەت لە وەرزی دووەمیشدا ئەم بابەتە بۆی جێگەی پرسیار بووە، تا ئەو کاتەی لەگەڵ پۆلیسەکە قسە دەکات و پێی دەڵێت کە ئەو پیاوێکە کە ڕۆپۆش و دەمامکی ڕەشی لە ڕوخسار ناوە. بەڵام هەڵەکە لەوێدا بوو گیهون پێشەوەی لەگەڵ پۆلیسەکە قسە بکات، زانیاری شێوەی فرۆنتمەنی دەست بکەوێت، خەوێکی ترسناکە بینێت کە فرۆنتمەن دێتە پێش دەرگای ماڵەکەی، ئەویش لە کاتێکدا سەری بڕدراوی سێبیوک و سانڤوو لە دەستەکانی پیشانی گیهون ئەدات. دەبوایە گیهون شێوەی جل و ڕووپۆشەکەی نەزانی باە، لە خەیاڵیدا نەبوایە ئیتر چۆن توانی ئەوەندە ڕوون لە خەویدا بیبینێت. هەڵەی دووەم: ئەگەر تێبینی بکەن، وێنەی سەردیوارەکان لە وەرزی یەکەم جیاوازترە لە وێنەی سەردیوارەکان لە وەرزی دووەمدا. تەنانەت جیاوازی دەبینین لە وێنەی دەرکەوتنی شوێنی یاریەکان لە دوورگەکەدا. هەڵەی سێم: ڕاستە کە لە وەرزی یەکەمدا زنجیرەکە لە ساڵی 2021 بڵاو کرایەوە، بەڵام نابێت ئەوەمان لەبیر بچێت کە ئەو مێژووی کە زنجیرەکە باسی لێوە دەکرد ساڵی 2021 نەبوو، بەڵکو ساڵی 2020 بوو. چۆن ئەمە بزانی؟ لە بەروارەکان بڕوانن، ئەوانیش دۆسیەی گیهون و زانیاری ئەو پیاوەی کە لە کاری شوشەدا بوو. ئێستا ڕەنگە لێم بپرسن بۆچی ئەمانە دەخەمەڕوو؟ لە وەرزی یەکەم کاتێک گیهون لە یاریەکە دێتە دەر، خودی زنجیرەکە وا پیشانمان ئەدات کە ساڵێک لەسەر ئەو بەسەرهاتانە تێپەڕیوە، و لە وەرزی دووەم کە تەواوکەری وەرزی یەکەمە، زنجیرەکە خۆی ئاماژە بەوە دەکات دوای 2 ساڵ لە کۆتایی وەرزی یەکەم وەرزی دووەم دەست پێ ئەکات، کەواتە نابێت بەرواری سەر ساڵنامەی ژووری گیهون ساڵی 2024 پیشان بدات. وا دیارە ئەم هەڵەیە بۆ یەکراوە کە دروستکەرانی زنجیرەکە بەرواری بڵاوکردنەوەی وەرزی یەکەمی زنجیرەکەیان هەژمار کردووە، نەوەک ئەو بەروارەی خۆیان لە زنجیرەکە ئاماژەیان پێداوە. هەڵەی چوارەم: ئەکرێت ئەمەیان بە هەڵەیەک دابرین، بەڵام ڕەنگە هەڵەیەکی زیرەکانە بێت. وردەوردە پێتان ئەڵێم بۆچی. هەڵەکە بە ئەن قەستە و زیرەکانەیە. ئەگەر وەرزی یەکەمتان لەبیر بێت، تێبینی هۆڵی سەرەکی یاریەکەتان کردبێت، لەگەڵ کەمبوونەوەی شوێنی نووسنەکان وێنە گەلێک دەرئەکەون کە ئەو وێنانە قۆناغەکانی یاریەکانی وەرزی یەکەم پیشانەدا. بەڵام لە وەرزی دووەمدا ئەگەر تێبینیتان کردبێ، لەگەڵ کەمبوونەوەی شوێنی نووسنەکان کەچی هیچ وێنە و تابلۆیەک ڕوون نابینین جگەل لە وێنەی شەترەنجەکە نەبێت. تەنها ئەم وێنانە بوون کە ڕوونە لە چی یاریەک ئەچن. هەڵبەتە دەکرێت بڵێن کە ئەم هەڵانە هەڵەیەکی زیرەکانە بێت یان بە هەڵە هەژمار نەکرێت، چونکە هێشتا سێ یاری ماوە. ڕەنگە هێشتا دەرهێنەر بۆ وەرزی سێم بە دوای بیرۆکەی نوێ و هەڵبژاردننی یاری هەستیار و هەزبزوێنی تر بێت، تاوەکو زنجیرەکە وەکو وەرزی یەکەم بینەر زیاتر تێکەڵ بە خۆی و ڕووداوەکانی ناوی بکات. بە جۆرێک دەرهێنەر بەم هەڵوێستەی خۆی دەستکراوەتر کردووە، تاوەکو بە هەڵبژاردننی یاریەکی تر بۆ وەرزی سێم بە هەڵە هەژمار نەکرێت. بۆیە وا باشترە کەمترین وێنەی یاری لەسەر دیواری هۆڵەکە بێت. ڕەنگە هەڵەکە لەوێدا تۆختر بێتەوە کە لە وەرزی سێم وێنەی تر بۆ سەر دیواری هۆڵەکە زیاد بکرێت،
ئەمەتان لەبیر بێت تا مانگی 6 کە وەرزی سێمی زنجیرەکە بڵاو دەکرێتەوە. ڕەنگە ئاگیان لەوە نەبێت کە ئێمە ئەمەمان زانی بێت. هەڵەی پێنجەم، تایمەر و کاتی یاریەکان. هەڵەیەکی سەختگیرانە تایبەتە بە یاری سێم. بەشداربووان 30 چرکە کاتیان هەبوو لە ژوورێکدا خۆیان حەشار بدەن. لەو ژوورانە تایمەرێک هەبوو کە سات بە ساتی کاتەکانی ئەخستە ڕوو و لە کۆتاییدا ژماری ئەو کەسانی پیشانەدا کەما بوونەوە. سەیری ئەم بەشەیان بکەن. لە کاتی تێبەڕبوونی کات کە چرکەکان لە 0 نزیک ئەبنەوە، ڕێک لەم کاتە لە ژوورەکەدا کات لە چرکەی 90ەیە. من دەمەوێت خۆتان بینەری ئەم بەشە لە زنجیرەکە بن. هەر وەک بینیتان ئەم کاتە تێپەڕی، بەڵام کات لە چرکەی 90ەمدا هێشتا ماوە. هەندێک تێبینی تر هەن کە ناکرێت بە هەڵە هەژمار بکرێت، بەڵام بۆ من جێگەی پرسیار بوو. ئاخر بۆ ئەم جیاوازیانە لە دوو وەرزی سکوید گەیمدا هەبن. بۆ نمونە ئەگەر لە وەرزی یەکەم لە بیرتان بێت کاتێک بەشدار بووان ئەهاتنە ناو یاریەکەوە، هەر شتێکی زیادەیان پێ بواە لیان وەردەگیرا، بەڵام لە وەرزی دووەمدا وا دیارە کە بابەتەکە گرنگێکی وای پێ نادرێت. بۆ نمونە نەگرنگیان بەو ملوان کە سەلیبێدا و نەحەبەکانی ناوی، یان شێوەی بەشدار بووانی وەرزی یەکەم زیاتر لە کەسانی دۆڕا و شکست خواردوو دەچوو، بەڵام لە وەرزی دووەمدا شێوەی بەشدار بووان جۆرێک کاسی مرۆڤانێکی بێهیوا و دۆڕاومان پێنادەن. بۆ نمونە کچێکی تایە لە جیاتی ئەوەی دڕڕاوکە و ترسدای بگرێت کە ساتی مردن و کوشتنی نزیکە. کەچی یەکەمیشت کە بیری لێ دەکاتەوە ئەوەیە کە چۆن خۆی و جۆری لەبەرکردنی جلەکەی بەری بۆ ڕاپەڕێک نەمایش بکات. ئایا بەڕاستی ئەمە هەمان ئەو ژینگەیە کە مرۆڤێک هیچی وایەکی بۆ ژیان نەماوە تێیدا بەم شێوەیە ڕەفتار دەکات؟ بۆیە بە جۆرێک بە خاڵی لاوازی وەرزی دووەمیش هەژمار دەکرێت. ئەو ژینگەیە کە لە وەرزی یەکەمدا ئەوەندە بە یاسایی کرابوو کە فڕۆنتمەن دەیوت نابێت هیچ نادات پەروەرێک لێرە ڕووبدات، هەر ئەوەندە دەیزانی کەسێک خەریکی کاری قاچاقچێتیە یەکسەر دەیکوش. ئەوە چی ڕوویدا کە لە وەرزی دووەمدا بوو بە هەرکێ بۆ خۆی؟ دیمەنی ژینگەیەکمان پیشانەدا بە جۆرێک وەک بڵێ کەسی تێدا نییە. حاڵەتی نهێنی ئامێزی تێدا نەبوو لە چاو وەرزی یەکەمدا. لە کۆتاییدا پێم خۆشە پێتان بڵێم بۆ چوونی خۆتان بڵێن بەڕاستی لە چاو وەرزی یەکەم وەرزی دووەم ئەوە بوو چاوەڕێمان دەکرد